لەو زەمانە لە دوایەوە ناچن هەمە بەس پارە پەیا بێتەوە بەس ئەوەی بە حەرام بێ بە حەرامیش دەڕۆ. وەستا فەرهاد بەڵێ چەند ساڵە ئەم نانە حەڵاڵە پەیا دەکەی؟ ئەو زیاترە لە 33 ساڵە لە 93ەوە دەستم پێکرد تا ئێستا. چۆن و دەستت پێی کرد؟ ئەوە لە بابم مایتەوە. بابم ئیشی مزەخە و غەسالە و ماتۆڕی ئاو و مۆبەڕیدە ئەوی شانی دەکرد هێدی گەشەمان کرد. ئایا بەدەستهێنان نانی حەڵاڵ ئاسان بەدەستێت یان زەحمەتە؟ زەحمەتەوەکی داری سنەوە بەرە زوو گەشە ناکات. یعنی درەنگ گەشە دەکات نانی حەڵاڵ. بەڵێ. باشە وەستا فەرهاد بەڵێ. چ هەستێک بۆ پەروەردگار بە ڕۆژی دەبی و لە هەمان کاتیشدا کار دەکەی و نانێکی حەڵاڵ پەیا دەکەی؟ بەڵێ. نانی حەلال بە زەحمەت پەیا دەبێ بەس بە زەحمەتش دەڕوە. هەستێکی چۆنە بە ڕۆژی دەبی و نانی حەڵاڵیش پەیا دەکەی لە هەمان کاتدا؟ ناخۆشە. تێنوی دەبی و برسی دەبی و بەڵێ ناخۆشە یعنی بەو بە ڕۆژیە بی و ئیش دەکەی زەحمەتە بەس مادەم بۆ ئیشی ماڵە زەحمەت نییە. باشە وەستا فەرهاد تا ئێستا بووە کارێکت بۆ پێشنیار کرابێتن بەڵام نەتکردبێت ئەنجام نەدەبێت ئەو کارە لەبەر ئەوەی لە گومانی ئەوە دابیت کە کارەکە حەرامە؟ بەڵێ وایە بۆ ماتێ چۆن بوو؟ نالێم دەهانجار بە زۆر ڕۆماتیە نایکەم. هۆکار چییە؟ هۆکار لەبەرەوەی هەر شتێکی ببتە دوقات و سێقات نایکەم حەرام. ئەڵان زۆربەی کەس لەو زەمانە لە دوایەوە ناچن هەمە بەس پارە پەیا بێتەوە بەس ئەوەی بە حەرام بێ بە حەرامیش دەڕۆ. باشە ئەو کاری کە تۆڵت بژاردی بە بژێوی ژیانت چۆنە؟ زەحمەتە بە زەحمەتیەکە خۆشە بە گیانت دەنووسی نە ئەوەیە تو لە دکتۆری بدەی لە مەسەلا هەموو شتەکە دەڕوات بە حەرامیە بە حەرامی بێت بە حەرامیش دەڕوە. نانی حەرام بە حەرامی دەڕوات؟ بەڵێ. نانی حەڵالیش بە حەلالی دەڕوە. حەلال خۆشی دەبینی حەرام خۆشی لێ نابینی ئەوەی دەبتە ئێش و نەخۆشی. نانی حەرام. ئارێ وەڵا. باشە وەستا فەرهاد بەڵێ. چ هەستێکە بۆت کاتێک لە کار دەگەڕیتەوە ئەو نانە حەڵاڵی کە پەیات کردی لە ماڵ لەگەڵ خانەوادەکەت بە یەکەوە دەیخۆن؟ خۆشی لەوەیە کاتێ دەڕمەوە ماڵ دەرکە دەکەمەوە هەموویان دێنە پێشم بە کەیف خۆشی. مناڵەکان مەسەڵ دێنە پێش بابە مادی نەبوو بابە وەرە ئێرە جێگەی خۆیان هەم لۆ خۆش دەکەن بابە ئەوە ئاوم لێ دەینی بابە ئەوە یعنی ئەوەی خۆشی ئەوەیە دێن هەموو لە دۆرم خڕدەبنەوە دەڵێن باب لە ئیشاتەوە. یعنی هەستێکی زۆر خۆشە. بەڵێ.